سەرڕایەوەی کە وەزارەتی پەروەردە بۆ ماوەی چەندین ساڵە کار لەسەرەوە دەکات کە چەندین بوار بکات بە پرۆگرام لە ناو ناوەندەکانی خوێندن، بەڵام تا ئێستا نەیتوانیوە کە ژینگە بکات بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن. ئەمڕۆ لەگەڵ تیمێک لە ڕاهێنەرانی ژینگەی پەروەردەی ڕێکخراوی سروشتی کوردستان هاتوینێت یەکێک لە باخچەکانی شاری سلێمانی بۆی کە بزانین ئەم باخچەیە چۆن گرنگی بە پەروەردەی ژینگە دەدەن و هەروەها پەیامی ڕاهێنەرە ژینگەیەکانی چییە بۆ منداڵانی ناوەم باخچەیە. تایبەت بە پرسی پەروەردەی ژینگە لە ناو باخچەکانی منداڵان کەسانی شارەزا و ڕاهێنەرانی ژینگە دەدوێنین و بزانین ڕاو سەرنجیان لەسەر ئەم پرسە گرنگە چییە. لەگەڵمان بن. پەروەردەی ژینگەیی ئاڕاستەیە، بیرە، فەلسەفەیە، ئامانجی تێگەشتن و فێربوونی هۆشیاری و زانیاری ژینگەیی بنەڕەتیە بە مەبەستی پەرەپێدانی ڕەفتاری ژینگەیی ئەرێنی و هەمیشەیی هەر لە مناڵیەوە کە وەکو مەرجێکی بنچینەی وایە تاکو هەموو مرۆڤێک بتوانێت بە شێوەیەکی چالاک ڕۆڵی خۆی ببینێ لە پاراستنی ژینگە و دواتریش بەشدار بێ لە پارێزگاری تەندروستی. لامیانی پارێزگاریکردن لە ژینگەی ناوخۆیی و ژینگەی گشتی کە هەموو زەوی دەگرێتەوە بەو بوونەوەرە زیندوانە و ئەو داهاتی تیایدایە. هەندێک لە ئامانجەکانی پەروەردەی ژینگەیی: ڕێزگرتن و نرخاندنی جوانی سروشت و ڕەگەزەکانی، تێگەیشتنیان لە پەیوەندی نێوان مرۆڤ و شوێنی ژیانی، فێربوونی هۆکارەکان کە دەتوانرێت بەکاربهێنرێن لە بیرکردنەوە و تێڕامانە ژیرانەیەکان بۆ ئەوەی چاوکراوەتر بن بۆ ژینگە، بەکارهێنانی هەستەکانیان لە بەدەزێنانی زانیاری ژینگەیی و تێگەیشتن لێیان، پرسیارکردن، گەڕان و گۆڕینەوە، دۆزینەوە و بەسەربردنی کاتی خۆش، فێربوونی وریایی ژینگەیی لە کاتی پێویستدا. اینجا هەمووتان دەستی لێیەن، ئەگەر بینیتان لە جێگایەک لە کۆڵان ئەو پشەیە ئەکە جوانە قوربانی بم. ئەوە پشەکەیە. ئێمە پەروەردەی ژینگە بە گرنگە زانین چونکە کاریگەریەکی زۆر گرنگی هەیە لەسەر کۆمەڵگە. کۆمەڵگەی ئێمە یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە ناهۆشیارە. ئەوە شەگەڕێتەوە بۆی کە هەر لە سەرەتای مناڵیەوە بە شێوەیەکی دروست پەروەردە نەکراوە کە پارێزگاری لە ژینگە بکات یاخود گرنگی پێ بدات. بۆیە ئێمە جەختمان کردوتە سەر گرنگیدان بە باخچەی ساوایان، هەروەها قوتابخانە و خوێندنگەکان، چونکە کاریگەریەکی زۆر گرنگی ئەبێت لەوەی کە ئەم جیلانەی دواتر و ئەم نەوانەی دواتر ڕۆشن بیرتر بن و ژینگە ڕەچاو بکەن و بیپارێزن. هاتووەڵێ خۆراکم بەنێ چونکە ئەو برسیەتی کاتێکە لە کۆڵان بەردرگا لە هەر جێگایەک ئەگەر سەگێکتان بینی تۆزێ لە خواردنەکەی خۆتانی بەنێیان قاپی بۆ بەرن بە ئاوی تێکەن با تونی نەبێ. باشە گوڵە جوانەکانم، ئەوە سەگەکە تونیەتی بە ئێوەی جوانەڵێ کە ئاوی بۆ بەرن. ئەها ئەواڵێ تکایە ئازارم مەیەن تکایە ئەوەش ئەڵێ ئاوم بۆ دابنێ. ئەوە چۆلەکەکەیە بزانم چۆنە هەوا خاک ئەو ئەرزە پێی ئەوترێ خاک لەگەڵ هەوا و زیندەوەران وتمان ئێوە و لەگەڵ ڕووەک. پێویستە مناڵان هەر لە مناڵیەوە بابەتی ژینگە پارێزیان فێر بکرێ لە ناو خێزانەکان زۆر گرنگەوە لە ناوەندە پەروەردەیەکانی وەکو دایەنگەکان وەکو باخچەکانی مناڵان و لە قوتابخانەکانە بکرێت بە پرۆگرامێک، چونکە سەرجەم زانایانی دەروونناسی جەخت لەسەرەوەکەنەوەکە مناڵ لە مناڵیەوە زۆر گرنگە ئیش لەسەر کەسایەتی بکەیت، هەر بەهایەک یا هەر بنەمایەک بمانەوێت کە لە مناڵا بیچێنین زۆر گرنگە لە مناڵیەوە ئیشی لەسەر بکەین. بابەتی ژینگەش یەکێکە لە بەها هەرە باڵاکان کە لە ئێستاە گرنگێکی زۆری پێ ئەدرێ و پێویستێکی زۆریشە بە تایبەتی بە وڵاتی ئێمە. بۆیە داواکارم لە خێزانەکان و لە ناوەندە پەروەردەیەکان لە دایەنگەکان و باخچەکانی مناڵان بابەتی ژینگە بە هەند وەربگرن بیکەنە بابەتێکی سەرەکی بۆ ئەوەی کە لە دوجارە ئێمە کێشەی ئەومان نەبێت چاکسازی لە گەورەکانە بکەین، هەر لە مناڵیەوە بابەتی ژینگە پارێزی ئەو بەها گرنگە لە مناڵە بچین. پیسیەکانیان لە شوێنی تایبەت کۆ ئەکەنەوە ئاگە عەقڵە گوپەکانی خڕە و پێەکەنێت. مناڵە جوانەکان ئەمەش
خواردنی سەرزەوی ئەوانەی کە مناڵە پیس و چەپەڵەکان فڕیان ناو ئەها تەیرە جوانەکە پێی ئازاری پێگەیشتۆ چۆتە ناو گەدەیەوە لەبەر ئەوە ئێوە هەرگیز شت فرێ نایەن بۆ ئەوەی چۆلەکە و ماسی و تەیرەکان نەمرن ئافرین بۆی نەمرن مناڵە جوانەکان کێ دەست و دەم و چاویە شووا بەیانیان ئافرم ئێوە پاک و خاوێنن ئافرین بەڵام کاتێک کە دەم و چاوتانە شۆنیان دانەکانتانە شۆن ئەبێ ئاوەکە بگرنەوە کاتی ئاوا دان تەشۆی نابێ ئاوەکەش ئاوا بڕژێت ئەبێ کاتێک کە دانەکانشت ئاوەکە و قەپات کردبێ بۆ ئەوەی یەکسەر دایخەی بۆ ئەوەی کە ئاوەکە نەڕژێ چونکە ئاو زۆر زۆر گرنگە بۆ مرۆڤ کاتێک کە توونیتانە بێ بەپەلە خێرە ئاوا خۆنەوە باش بەڵێ پاراستنی ژینگە واتە پاراستنی ژیانە ئێمە وەکو کۆمەڵگەکانی کورجی نێسی 1 و 2 گرنگیەکی تەواومانداوە بە ژینگە وەکو پرۆگرامێک لە ناو باخچەکانمانە هەر لە دایانگەوە و باخچە و قوتابخانەکەمانە بە پرۆگرامێکی تایبەتەوە بەردەوامین لەسەر فێرکردن و هاندانی مناڵان لەسەر خۆشەویستی ژینگە چونکە ئەمە بۆتە یەکێک لە کارە باشەکانمان و ڕەنگیشی داوەتەوە لە ناو ماڵ و منداڵەکانمانە کە ئەگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆیان وەکو قوتابخانەکانمان ئێمە چەندین چالاکی جۆرا و جۆرمان کردووە لەسەر سەوزکردنی دەشت و دەر و سەوزکردنی باخچەکانی ناو ماڵمان و ئەو قوتابیانی کە ماڵیشیان لە ناو شقەکانان پێمان وتون کە پێویستە بە شێوازی ئینجانە بێ یان باخچەی بچووک بێت لە ناو ماڵەکانیانە لە بالکۆنەکانیانە گرنگی تاو بەم سەوزایی و بە ژینگەی خۆیان بدەن و بە هاوکاری دایکان و باوکان چەندین جار کۆمەکمان کردووە بە تایبەتی لەم ساڵی وشکە ساڵی و گەرمایەدا کە چەندین تەنکەرە ئاومان کڕیوە بۆ پارکی ئازادی و پارکی هەواری شار و چەندین سەتلی خۆڵ تایبەت بە ریسایکلین کە ئەمانە ئەو دەبەی ئاو و شتە تایبەتەکانی هەر تایبەتە و لە سەتلی خۆیان بێ گرنگیەکی تاوامان پێداوە ژینگەکەمان بپارێزین پیسیەکە فڕەنەینە سەر ئەرز کێ ئەچێ پاشماوەی تاڵخەز و جبسەکەی خۆیە کاتە سەلەی خۆڵادەی زەزەڵڕێت سلمێنراوە ئەو منداڵانەی ئەزمموی پەروەردەی ژینگەییان بینیوە تێڕوانینی ئەرێنیان دەبێ بۆ خۆیان و سروشتی ژیان و زەوی لەبەرەوەی زەوی و مرۆڤایەتی ڕوبەڕووی تەنگ و چەڵەمەی ژینگەیی دەبێتەوە لەبەرەوەی خوێندنی بابەتی ژینگەیی باسی ژینگە و زیندەوەرەکانە ئامانجی بابەتەکە ناساندنی منداڵەکانە بەشتە زیندوەکان و پشگیریکردنی سیفەتە زانستخوازی و بەدوەدا چوونەکەیان دەکا بۆ تێگەیاندنیان ئەوە مناڵێک نەیزانی بوو بنێشتەکەی لەسەر زەوی فڕەیە چۆلەکەکەش بە جیکە جیک هات بۆ خواردن گەڕا ئەو نازانێ کامە خواردنە بنێشتەکەی خوارد و لە قورگی گیر بوو ئەها ئێوە پێتان خۆشە چۆلەکەیەک بمرێ بە بۆنەی فڕیانی بنێشتەکەی ئێوەوە؟ دەبێت بنێشتەکانمان لە سەڵەی خۆڵ فڕێ نابێ بۆی چۆلەکە جوانەکە نەمرێ گوناحە. مەبەستەکە هاندانی بایەخی هەمەجۆریە، جوانیە، شادیە، ژیانی سروشتیە و تێگەیشتنێکە لە گرنگی پەیوەندی بەیەکەوە بەستراوی شتە زیندوەکان، بابەتەکان، کەش و هەوا و ئاو و شاخەکان و بەردەکان و ئەستێرەکان دەکرێت کۆمەڵە بابەتێک بن لەو بابەتانەی بخرێنە پەیڕە و بەرنامەی خوێندنەوە. ئێمە وەک ڕێکخراوی سروشتی کوردستان لە دوو بابەتی گرنگە ئیشەکەین یەکێکیان پەروەردەی ژینگەیە یەکێکیان یاسای ژینگەیە. پەروەردەی ژینگەیەکە گرنگی بە ناوەندەکانی خوێندن و قوتابخانە و باخچەی ساوایان ئەدات. بۆیە ئێمە خولمان بینی سەبارەت بە ئەو بابەتە بەوەی بتوانین لە ناوەندەکانە بیڵێنەوە خۆشبەختانە سەرکەوتوو بوو توانیمان لە چەنەها خوێندنگە و لە چەنەها شوێن سوودێکی باش بە مناڵەکان بگەێنین و لەلایەنی ژینگەیەوە ڕۆشنبیریان بکەین بۆی گرنگی زیاتری پێ بدەن و پاک و خاوێنێکی ڕابگرن.
ڕێکخراوی سروشتی کوردستان خۆشببختانە کە تاکە ڕێکخراوە کە گرنگی بە پەروەردەی ژینگەیی داوە و ماوەی زیاتر لە 2 ساڵە ئێمە بابەتی پەروەردەی ژینگەیی بابەتێکی زۆر گرنگیمان پێداوە لە ڕێی سیمینارات خولەکان هەر شوێنێک کە شکمان بردبێ مناڵی لێ ئێمە وکو ڕێکخراوی سروشتی کوردستان ڕۆشتوین سیمینار و پرۆگرامەکانمان بردووە بابەتە پەروەردەیەکانمان سیمینارە ژینگەیەکانمان لەو ناوەندانەیە بەبێ هیچ جیاوازیەک لە ناوەندە حکومیەکان ناوەندە ناحکومیەکان و ئەگەر لە کاتی کۆڕۆنا و کەرەنتینەکانە ئێمە بە ئۆنلاین 3 سیمیناری ئۆنلاینمان کردووە تایە کە مناڵمان کردووە بە بابەتێکی زۆر گرنگ بابەتی ژینگەمان بە هەموو سێکتەر و ناوەندە ڕۆشنبیریەکانەوە سیمینار و خولە ژینگەیەکانمان تیا وتۆتەوە بە هیوام کە ڕێکخراوی سروشتی کوردستان لەسەر ئەم کارە بەردەوام بێتمان ئەبێت ئاودان و خۆراک بین بە گیاندار و ئاژەڵەکان ئەبێ لقی دارەکان نەشکێنینەوە ئەبێ گیاندارانمان خۆش بێت ئەبێ دار بڕوێنین. ئێستا من چیرۆکێکی زۆر خۆشتان بۆ ئەگێڕمەوە لەسەر ژینگە باشە گوڵە جوانەکانم گوێ لە من بگرن بزانن چیرۆکەکەم خۆشە دواتر لێتانە پرسمەوە ڕۆژێ لە ڕۆژان ئەم چیرۆکەمان ناوی ژینگەکەم دەپارێزم من بۆم نووسیون مناڵە جوانەکان ئێوەم زۆر خۆشەوێ چیرۆکی زۆر خۆشتان بۆ نووسم چیرۆکەکەی ئەمڕۆمە ناوی ژینگەکەم دەپارێزم خێزانێکی ژینگە دۆست هەبوو کوڕێکیان هەبوو ناوی ئەمەک بوو دایک و باوکی ئەمەک لەو کەسانە بوون کە زۆر ژینگەیان خۆشەویست پارێزگاریان لە ژینگا کرد داریان ئەڕوان ئاژەڵەکانیان یارمەتی ئاژەڵەکانیان ئەیا و ئاژەڵەکانیان خۆشەویست دایک و باوکی ئەمەک لە ڕۆژی جیهانی ژینگەیە ڕۆژێک هەیە پێی ئەڵێن ڕۆژی جیهانی ژینگە مناڵە جوانەکان دایک و باوکی ئەمەک زوو بەیانی هەستان لە خەوتیان ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە و ئێمە ئەڕۆین دار ئەڕوێنین ئەودا ئەنین بۆ سەگەکان و پشیلەکان ئەمەکیش هەستا لە خەوتی ئای دایکە بۆ زوو هەستاون ئەمڕۆ چییە؟ وتی ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە ئەو ڕۆژە ڕۆژی لەدایکبوونی ئەمەکیش بوو بەڕێکەوت ئەمە گوتی کەواتە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە و ڕۆژی لەدایکبوونی منیشە ئەبێ من ئەمڕۆ بۆ ڕۆژی لەدایکبوون چی بکەم؟ بیری کردەوە وتی من زۆر حەز دەکەم لە ڕۆژی لەدایکبوونەکەم گوڵێک بڕوێنم ڕۆژ بیرۆکەکەی خۆی بە دایک و باوکی وتی من ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوون ئەمەوێت گوڵێکی سوور بڕوێنە کارمان لەسەر ئەوە کردووە کە وانەی ژینگە ببێ بە وانەیە کە وەکو هەموو وانەکانی تر وەکو زمانەکان وەکو وانەکانی تر بکرێ بە وانەیەک لە ناو پرۆگرامەکانی خوێندن هەر لە دایانگە و لە باخچەکانی مناڵان و خوێندنگەکانە ئەم وانەیە ببێ بە وانەیەکی سەرەکی بۆ ئەوەی کە مناڵ لە مناڵیەوە باگراوەندێکی ڕۆشنبیری باشی لەسەر ژینگە پارێزی هەبێ و بۆ ئەمە بەستەژ پرۆگرام و منهەجێکی زۆر باشمان ئامادە کردووە و ڕێکخراوی سروشتی کوردستان پێشکەش بە وەزارەتی پەروەردەی دەکەین هیوادارم کە سیاسەتگوزارانی پەروەردەی پشتگیری ئەم پرۆژەی ئێمە بکەن کە بە هاوکاری کەسانی پسپۆڕ لە ناو لە دەرەوەی وڵات ئەم پرۆگرامە ماوەی زیاتر لە 2 ساڵە لە ڕێکخراوی سروشتی کوردستان پێوەی ماندوو بووین کە ببێ بە وانەیەک ببێ بە پرۆگرامێک لە ناوەندەکانی خوێندن و بۆ ئەوەی کە ئەم وانەیە ئەم پرۆگرامە زیاتر کە مناڵی تێبگا هەوڵمانداوە لە ڕێی کەسانی ئەدیب و نووسەر و چیرۆک نووسەکانی بواری منداڵانەوە بۆ ئەمەش پرۆژێکمان ئامادە کردووە پرۆژەکە ئەوەیە کە سەرجەم ئەو بابەتە ژینگەیانەی کە نووسەرەکانی بواری منداڵان بۆ منداڵانیان نووسیوە کوی بکەینەوە بیکەین بە پرۆژەیەک و دیسان لە ناوەندەکانی خوێندن جێ بکەینەوە بۆی لە ڕێگەی شعر و هۆنراوە و ئۆپەرێت و شانۆگەریەکانەوە بتوانین کە مناڵ تێبگەێنین لەوەی کە ژینگە چەند گرنگە ئەها لە ژوورەوە سیمینارەکەمان باسی ڕواندنی نەمامان کرد کە چەند سوودی هەیە دارەکان بڕوێنین هێلانەی چۆلەکەکان هێلانەی لەسەرەکەن مناڵە جوانەکان چۆلەکەکان هێلانەی لەسەرەکەن دارەکان باسمان کرد کە ژینگە خاوێنەکاتەوە کە هەنگ و پەپولەکان یەنە سەردارەکان ئێستا هەمومان پێکەوە دارەکان ئەڕوێنین وەرن مناڵە جوانەکان با پێکەوە دارەکان بڕوێنین کێ حەزی لێ دار بڕوێنین یەڵا با پێکەوە 1 2 3
یەڵا دارەکەمانە ڕوێنین لە چاڵەکەیە دای ئەنێین ئافەرین ئافەرین ئێمە ئەمڕۆ لە باخچەی مناڵانی کورجینەیس دار ئەڕوێنین باسی ئەومان کرد کە دار و نەمام چەند سوودی هەیە وەرن گوڵە جوانەکانم ئەمەش دارەکەی کەمانە کە حەزی لێ لەگەڵ من هاوکاری بکات وەرن با دارەکان بڕوێنین ئافەرین وەرە مناڵە جوانەکان بادای پۆشین ئینجا نەمامەکەمان کێ هاوکاری منەکات یاڵا ئافەرین ئافەرین یاڵا یاڵا ئادێ یاڵا کێشە نیە یاڵا مناڵە جوانەکان دایە پۆشین ئێمە ئێستا گوڵەکەمان دواتریشە بێ ئاوی بین ئەزانن داڕواندن چۆنە ئێستا ئافەرین ئامانجی ئێمە بۆ کارکردن لە بواری پەروەردەی ژینگەی ئەوەیە کە منداڵێک لە منداڵیەوە ئاشنا بکەین بە ژینگە بۆی لە دوجارە کێشەی ئەومان نەبێت لە گەورە ساڵیە کار لەسەرەوە بکەین پێی بڵین کە ژینگە چیە ئەگەر ئەم منداڵە لە منداڵیەوە توانرا پرۆگرامی ژینگە بە شێوەیەکی زانستی بخوێنێەوە بە شێوەیەک بخوێنێ لە ناوەندە پەروەردەیەکانی وەکو باخچەکانی مناڵان و قوتابخانەکاندا لە دوجارە تاکێکی ژینگە پارێز تاکێکی ژینگە دۆست و وڵاتێکی سەوز و وڵاتێکی تەندروست دەبێ بە هیوام کە ئەو پەیامە ژینگەیانی و ئەو سیمیناراتینەی و ئەو هەوڵ و کۆشانی کە ئێمە و ڕێکخراوی سروشتی کوردستان دەیدەین بۆ ئەوەی کە لە مناڵیەوە مناڵێکی ژینگە دۆستمان هەبێ هەموو لایەنەکانی پەروەردە و وەزارەتی پەروەردەوە ناوەندە پەروەردەیەکان هاوکارمان بن ئێستا هەمومان گەرمامانەوە نیە گەرمایە وایە ئێمە کە مرۆڤین گەرمامانە ئەی چۆلەکەکانە بێ چۆن بن ئەوانیش گەرمایانە کە گەرمایان بێ توینیانە بێ پێویستیان بە چییە؟ پێویستیان بە ئاوە ئافرین لەبەرەوە ئێمە پێویستە ئاویان بۆ دابنین لە سەربانی ماڵەکانمان بۆ ئەوەی کە توینیان بوو بتوانن ئاوی لێ بخۆنەوە وەک چۆن ئێمە توینیمانە بێت ئەڕۆین لە شوێنەکان ئاوە خۆی ئافرین ئەبێ ئاو دابنین باشە ئێستا پێکەوە هەر یەکێک یەکدانە هەڵگرن ئێستا بەڕیز لەسەر ئەمە دانەدانە دایبنێن یەکدانە لێرە دابنێ تۆش یەکدانە لەوێ دایبنێن چەند کەس چۆلەکەی خۆشەوێ کە چۆلەکەتان خۆشەوێ ئەبێ ئاوی بۆ دابن ئافرین ئەبێ ئاویان بۆ دابنێ گرنگە ژینگە بکرێتە پرۆگرامێک لە باخچە و قوتابخانەکاندا ئێمە بە تەنها ناتوانین بەس خۆمان کار بکەین لەسەر کۆمەڵگا تەنها باخچێکی ئێمەیان قوتابخانەی پێویستە ئەمە گشتگیر بێ کە بکرێت بە پرۆگرامێکی گشتی بۆ هەموو قوتابخانە و باخچەکان و تەنانەت بۆ زانکۆ و پەیمانگاکانیش ڕۆڵە شیرنەکانم ئەمڕۆ باسی سروشت و ژینگە دەکەین ئێوە ژینگەتان خۆش دەوێت دای پێم بڵێن کە چۆ ژینگەتان خۆش دەوێ و دەیپارێزن مامۆستا ئەمە بۆ ڕۆژە گوڵەکانی باخچەکەمان ئاو دێدەم مامۆستا ئەمن گە جیبشەی دەقەم گیشەی نادۆنەکە دەقەمە شەتلۆی خۆرەوە وەفرەی نادەمە سەرجەوی مامۆستا ئەمە زفڵی باڵەوەمان لە کۆڵاندا نادێم تا ژینگە کۆڵانمان پیس نەبێت دەیبەم لە قەلاقبەندا و دەدەدێم نانا جەنگۆکیان تۆ نابێ و کارە بکەیت بەندا و درەختستان دەشت و کێو هەموو ژینگە و سروشتی ئێمەیە وار بە خۆمان هاوڕێ و هاوخەمیە و سروشتەین دەبێ هەموو شوێنەکانی وەک ماڵی خۆمان بپارێژین ئەمن کاتێک دەچم بۆ سەیران زبل لەناو سروجێ ناهێڵم بژی گەرێکیان
ڕاڵەشی نەکانم سروشت ئێمەی خۆش دەوێەوە لە باوەشی خۆی گرتوین و ئەگەر ئێمە پیسی بکەین یان بیرەنجین لێمان دڵگران دەبێ ئایا ئێوە دەتوانین هاوڕێکەتان کە زۆری خۆش دەوێن بیرەنجێنن کەوابێ ئەگەر ژینگە و سروشت هاوڕێ خۆشەویستەکەی ئێوە بێت هێشتا دەتوانن بیرەنجێنن پیرۆزە ڕۆڵە شیر نەکانم ئەگەر بەم هەشتویستەتانەوە لەگەڵ ژینگە بمێننەوە ئێوە پارێزەری ژینگەن پارێزەرە جوانەکانی ژینگەکەمان ئێوە نەوەی داهاتووی ئێمن ئێوە بڕیار دەدەن ژینگەی داهاتوومان جوان و تەندروست بێت یان پیس و وێران سەوز و پر ئۆکسیجێن بێت یان وشک و تەماوی خۆ دەزانن ژینگەکەتان کاریگەری ڕاستەوخۆ لەسەر تەندروستی و دڵخۆشیتان هەیە تا سەوزتر بێت ئێوە هەستی شادی و شوێنی یاریشتان زیاتر دەبێت سروشت بە مێهرەبانیەوە باوەشی بۆ ئێمە کردوتەوە و هەناسەیەکی پاکمان پێدەبەخشێت لەگەڵ شوێنی ژیانیش با ئێمەش وەفادار بین بۆی و ڕێز و پێزانین بنوێنین پارێزەرێکی دڵسۆزی ژینگە بین داواکارین لە وەزارەتی پەروەردە کە گرنگیەکی زۆر بەم بابەتە بدات بیکات بە یەکێک لەوانەکانی خوێندن وەک چۆن وانەیەکی تایبەت هەیە بە دەرسی ئاین بە دەرسی وەرزش بە دەرسی هونەر پێویستە جەخت لەسەرەوەش بکرێتەوە کە وانەیەکی تایبەت هەبێت لەسەر ژینگە بۆ ئەوەی ئەو منداڵانی کە پەروەردە ئەکرێن و فێر ئەکرێن لەسەر بنەمایەکی ژینگە دۆستی و خۆشویستنی ژینگە پەروەردە بکرێن ئەم ئەزمونانەی کە ئێوە ئەو ژینگە دۆستانەی کە ئەمڕۆ هاتن ئەم سیمینارەیان کرد یەکەم شت ئێمە زیاتر هەوڵ بین مناڵەکان فێری ژینگە بکەین چونکە بەڕاستی ئێمە ژینگەیەکی زۆر هیلاکمان هەیە بڵێ تۆ نەڵێت ئێمە ناتوانین ئەم باسە زۆرە لە ماوەی یەک چەند سیمینارێک و چەند دقەیەکە باسی ئەم گرفتە گەورەیە بکەین بۆیە لێرە پێویستە ئەم زۆر سیمینارانە زۆر بێت ئێمە زیاتر هەوڵ بین کە مناڵەکان فێری پەروەردەیەکی زۆر لێرە باشترکەین فێری ژینگە دۆستی بکەین فێری ئەو بکەین کە لە ئەم ئاژەڵ و ئەم ژینگەیە بۆ ئێمە هاتوون سوود بە ئێمە بگەێنن ئێمە سوودیان پێ بگەێنین ئێمە ئێمەش هاوکاری بین چونکە ئەمە بە یەک کەس ناکرێت تەنها ژینگە ناتوانێت سوود بە ئێمە بگەێنێ ئەگەر ئێمە هاوکار نەبین ئێمە فێری مناڵەکان نەکەین کە چۆن پەروەردەیەکی دروست ژینگەی خۆش بوێت هەنگاوەکان بۆ مناڵ لە سەرەتایە زۆر پێویستە چونکە یەکەم تۆ خۆشەویستی دار و درەختی لا دروستەکەی خۆشەویستی ئاژەڵی لا دروستەکەی ئەمە وای لێ ئەکات کە ژینگەیەکی تەندروستتر مناڵێکی ڕۆشنبیرتر و ژینگە پارێزێکی باشترمان پێ ببەخشێت ئاژەڵەکانن پەیامی ئاژەڵەکان بزانین هەر یەکێک لەم ئاژەڵانە چ پەیامێکیان هەیە چ قسەیەکیان هەیە بۆ ئێوەی مناڵ و جوان دانە بەدانە گوێ بگرن بزانن ئەڵێ چی باش ئێستا ئەچینە مناڵە جوانەکان سەیریکەن ئەمە بڵنگە ئەڵێ ژینگە بپارێزە ئەڵێ چی؟ ئەمە چییە؟ ژینگە بپارێزە ئەو مناڵ ئەو پڵنگە جوانە و بێچۆ پڵنگە جوانە داوا لە ئێوە کە چی بکەن کە ژینگە بپارێزن چونکە ئەگەر ئێوە ژینگە بپارێزن ئەوانی ژینگیان لێ تێک ناسێ مناڵە جوانەکان ئەچینە وێنەی دواتر بزانین پەیامی ئەم بێچوە ورچە چییە وەڵێ چی مناڵە جوانەکان ئەڵێ ئاو بە فیڕۆمەدا ئەڵێ چی؟ ئافرم دەست خۆش ئەوە هەمووی قسەیان هەیە بۆ ئێوە ئەها چەند جوانن پێتان ئەڵێن ئاو بە فیڕۆمەدا ئەچینە وێنەیەکی تر بزانین چی ئەها بێچۆ مەیمونە مناڵە جوانەکانەواڵێ چی ئەوە چی بەسەرەوەی بزانم ئەیبینم چکە مەیمون حەزی لە چییە؟ حەزی لە مۆز لە مەیمون چیمان پێڵێڵێ نەمان بڕوێنە مەیمونەکە پێمانەڵێن بوونی ئەم جۆرە ڕێکخراوانە زۆر سوود بەخشە دڵنیام ڕاستە سەرەتا زۆر قورسە بەڵام ئەگەر چەند هەنگاوێکی زیاتر بنرێت و چەند ڕێکخراوێکی تر ئەم هەوڵانە بن و دڵنیام جێبەنجەتان دیار ئەبێت چونکە ئەم هۆشیاریە زۆر پێویستە بۆ کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی کە کۆمەڵگەی ئێمە لە ڕووی سروشت و ژینگەوە زانیارێکی ئێجگار کەمی هەیە بۆیە ئەم جۆرە سیمینارانە ئەم جۆرە ڕێکخراوانە کە بەکاری خۆبەخشی ئەکەن زانیاری زیاتر ئەیە بە مناڵەکان هۆشیاری زیاتر بڵاو ئەبێتەوە بۆیە بە بڕۆی من هەنگاوێک و دوو هەنگاو و سیان ودا ساوڵی سەرەتاییە بۆیە پێویستەکە چەند هەنگاوێکی زیاتر بنرێت کە ئەم شتا ببێ بە کللتور پاراستنی ژینگە ببێ بە کللتور و ئێمە وەکو مامۆستایان وەکو مامۆستایانی باخچەی کورجینیەس هەوڵی زۆر ئەین کە ئەم شتە
وەکو چۆن پەروەردە چۆن فێرکردنەکە گرنگە پاراستنی ژینگەش گرنگە بۆیە ئێمە وەکو مامۆستا هەوڵەیەین ئەم ڕۆشنە ئەم هۆشیاریە تا بتوانین زیاتر و زیاتر پەرەی پێبین. ئافرین ئەڕۆی سەیری لولووەکەین. مناڵە جوانەکان گوێ بگرن ئەمە سەگە جوانەکەی ناوی لولووە وەرن دەستی لێن دانەدانە. منداڵان لە سروشتە بنچینەیەکەی خۆیاندا خواستی پرسیارکردن و زانین لەبارەی سروشتە جوانەکەی دەوروبەریان هەیە. چێش لە پرسیارکردن و گفتوگۆکردن لەبارەی شتەکانی دەوروبەریان دەبینن. بەهۆی بیر و هۆشە خاوەن پرسیارەکەیانەوە بە پەرۆشن بۆ زانینی ئەوەی بۆچی شتەکان بەو جۆران کە هەن. زۆر پرسیار لە شتەکانی دەوروبەریان دەکەن. لە پیاسەیەک لەگەڵ مناڵاندا دەکرێت گوێمان لە هەندێک پرسیار بێ وەک دەمەوێت بزانم چی لەژێر بەردەکان هەیە، ئەو باڵندەیە چی دەخوا، ئەی ئەو گوڵە بۆنی هەیە، بۆندەکە مێرولەکان بۆچی شەڕ دەکەن. تەمەنی منداڵی کاتی هەندان و پەروەردەکردنیەتی با بایەقدان بە سروشت و ژینگە بە تێکەڵکردن و بە بەرنامەکردنی پەروەردەی ژینگەیی لەگەڵ سیستەمی پەروەردە. مامۆستاکان دەتوانن یارمەتی منداڵەکان بدەن بۆ دۆزینەوەی وەڵامی زۆرێک لە پرسیارەکان. دەتوانن گەشە بابیر و هۆشە خاوەن پرسیارەکەیان و پەرۆشی و بەدوادۆچوونەکەیان بدەن. ژینگە باشن ئەو بۆ باڵندەکان دانە بۆەتی نێیان نەبێ. سفرە نایەم بەسەر زەوی. سەگاکەم خۆشایی بۆ دانێ دارەکان ناشکنم. زۆر سپاسی ڕێکخراوی سروشتی کوردستان ئەکەین کە سەردانی باخچەی کورجینیەسیان کرد چەند چالاکیەکی ژینگەیان بۆ ئێوە پێشکەش کرد وەکو پێشکەشکردنی سیمینار نەمامڕواندن ئاودان بەگیان لەبەرەکان بوو. ئێمە سپاسیان ئەەکەین کە باخچەکەی ئێمەیان هەڵبژاردوو ئەم چەپکە گوڵە جوانەشیان پێشکەشەکەین. سپاس سۆزان خان سپاس ئەکی سەرشانی خۆمانە. زۆر زۆر سپاسی کۆمەڵگەی پەروەردەی کورجینەی سەکەم کە هەمیشە دەرگایان کراوەیە بۆ سەرجەم کار و چالاکیەکانی ئێمە و ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان وەکو تەلەڤیزۆنی ئاریان تیڤی ئەمڕۆ هەستاین بە چاندنی نەمام و زانیاریدان لەسەر پاراستنی ژینگە، پارێزگاریکردن لە گوڵ و نەمام و مناڵە جوانەکان نەمامیان ڕوان، گیاندارە جوانەکانمان ئاوانێ بۆ ئەوەی کە توونیان نەبێت. زۆر زۆر سپاسی سۆزان خانەکەم کە هەمیشە دەرگای کراوەیە بۆم کار و چالاکیانە. سپاسی. بۆ ئەوەی لێرەوە پاراستنی ژینگە لە بیر و هۆشی منداڵاندا بچەسپێنرێت و فێر بکرێن کە چۆن مامەڵە لەگەڵ سروشت و سەرچاوەکانی ژینگە بکەن. و ئێمەشی واخوازین کە وەزارەتی پەروەردە کار لەسەرەوە بکات کە ژینگە بکات بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن. دەست خۆش ئافرین دەست خۆش بڕۆن بۆ لای لولو ئێوە باش.